سڵاوتان لێبێ و ئێوارەتان باش ئەڵقەیەکی نوێی بەرنامەی سێرەتان پێشکەشەکەم دوو تەوەر گفتوگۆی لەسەرەکرێ تەوەری یەکەممان ئەو بەڕێزانی کە خۆیان پاڵاوتە بوو بۆ خوێندنی دکتۆرا لە زانکۆی سلێمانی بۆ بوارە جیاوازەکان بۆ بەشە جیاوازەکان ناوەکان ڕاگەیەنرا ئەم پرۆسەیە چۆن بەڕێوەچوو و تا چەند شەفافانە کاری لەسەر کرا ڕەخنەکان و گلەیەکان کاڕاستەیان پرۆسەیە کرێن چین و تا چەند ئەم پرۆسەیە لایەنە زانستیەکەیەوە لێکۆڵینەوەی لەسەر کراوە و تا چەند توانراوە ئەو بەشانەی یاخود ئەو پسپۆڕیانی کە پێویستن بۆ زانکۆی سلێمانی بۆ هەرێمی کوردستان بەگشتی کاری لەسەر بکرێ و ئەوانە هەڵبژێردرێن گفتوگۆ لەسەر ئەم تەوەراکەین لە تەوەرێکی تریشماندا گفتوگۆ لەسەر کار و پرۆژە خزمەت گوزارەکانی دەستگای تەندروستی پێشمەرگە ئەکەین کە یەکێک لە کارە هەرە گرنگەکان ئەوەیە بە بەردەوامی خزمەتی کەسوکاری شەهیدان کەسوکاری پێشمەرگە ئەکەن بەبێ بەرامبەر یاخود بە بڕێکی پارەی زۆر زۆر ڕەمزی و لەوەش گرنگتر ئەوەیە کە سەرەڕای قەیرانەکان و مانگرتنەکان ئەو دەستگایە کارکردنی ڕانەگرت و مانیشان نەگرت گفتوگۆ لەسەر هەموو خزمەت گوزارەکانی ئەو دەستگایەکەین سەبارەت بە تەوەری یەکەممان میوانداری بەڕێز دکتۆر خسرەوە عەبدوڵڵا یاریدەدەری سەرۆکی زانکۆی سلێمانی بۆ کاروباری زانستی و خوێندنی باڵامان کردووە کە بە سوپاسەوە لە ستۆدیۆکانمان لە سلێمانی ئامادەیە کاک دکتۆر زۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوودت سپاس ڕێنمایەکانی ئەم ساڵ بزانم گۆڕانکاری تیاکرا بۆ خوێندنی دکتۆرا ڕێنمایی و مەرجەکان بۆ هەر کەسێک کە بیەوێ بەشدار بێت لە خوێندنی دکتۆرا چی بوو؟ بەڵێ بەنسبەت ڕێنماکاری خوێندنی باڵا لیژنەیەکی باڵا هەیە لە وەزارەتی خوێندنی باڵا پێڵ لیژنەی باڵای خوێندنی باڵا ئەمانە هەڵدەستن بە ئامادەکردنی ڕێنمایەکان هەموو ساڵێک پاشان ئەم ڕێنمایانە بە ئەچێت بۆ ئەنجومەنی وەزارەت لەلایەن ئەنجومەنەوە پەسەند دەکرێت و دەبێت بە ڕێنمایی ئەم ڕێنمایانە شۆڕە بێتەوە بە خوارەوە بۆ گشتی زانکۆکانی هەرێمی کوردستان ئێمە بەپێی ئەو ڕێنمایانە ئیشەکەین بەڵێ مەرجەکانی ئەم ساڵ بۆ خوێندن هەم لە ڕووی نمرە هەم لە ڕووی پسپۆڕی و شارەزاییەوە چی بوون؟ بەڵێ مەرجەکانی ئەم ساڵ بدیتیە ئەو کورسیانی کە دابین کراوە بۆ خوێندی دکتۆرای بۆ ئەم ساڵ تەنها دابین کراوە بۆ مامۆستایانی زانکۆکانی هەرێمی کوردستان و یان ئەو فەرمانبەرانەی کەوا لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینی زانستی ئیشەکەن و کار دەکەن بۆ نمونە بەڕێزێک لە وەزارەتی خوێندنی باڵا ماستەری هەیە بەڵام لەو ئیشەکات دەتوانێت پێشکەشی کات ماناوێت ئەم ساڵ تەنها بۆ ئەم ساڵ ئەم خوێندە کاتە تەنهاوی لە چوارچێوی وەزارەتی خوێندنی باڵایە بێلی سوودمەند بێت بۆچی ئەمە وا بوو بۆچی وەزارەتەکانی تر شوێنەکانی تر نەیانتوانی سوودمەند بن خۆتان دەزانن ئەوە ماوەی 5 ساڵە وەزارەتی خوێندنی باڵا خوێندکردنەوەی دەرگای خوێندنی باڵا بۆ دکتۆرا نەکراوەتەوە لە هەرێمی کوردستانە لەبەر ئەوەی ئێمە ژمارەی بەرچاومان هەیە لە هەڵگرانی بەڕانەمەی ماستەر کە چاوەڕۆی خوێندن دەکەن لە زانکۆکانی کوردستان بۆی تەنها ئەم ساڵ بۆوان بوو باشە بەڵێ دکتۆر ئەو پسپۆڕی هەرە گرنگانی کە ڕەنگە پسپۆڕیەکی کەم بن لە هەرێمی کوردستان و پسپۆڕیەک بن لە زانکۆکان بە تایبەتی لە سلێمانی ئێوەکو زانکۆی سلێمانی پێویستیتان پێ بێ و بواری دکتۆراتان بۆ کردبێتنەوە کامانە بوون بەڵێ ئێمە تەبەن داوامان کرد لە هەموو بەشە زانستیەکانی زانکۆکەمان زانکۆی سلێمانی کە هەستن بە دەستنیشانکردنی ئەو پسپۆڕی وردانێکەوە زۆر گرنگەوە زۆر پێویستە لەم ڕۆژەدا ئەوانیش خۆشبەختانە هەستان بە دەستنیشانکردنی ژمارەی 254 کورسی خوێندن بۆ گشت بەشە زانستیەکانی زانکۆی سلێمانی بەڵێ دکتۆر ئەمەوێ بپرسم پرۆسەکە لە نێو زانکۆی سلێمانی هەم لە چاودێریکردن هەم لە تاقیکردنەوە هەم لە چاودێریکردنی نمرەکان پشکنینیان چۆن بەڕێوەچوون بەڵێ بەنسبەت زانکۆی سلێمانیەوە ئێمە هەستاین بە دروستکردنی 3 لیژنەی جیاواز لە هەموو سکۆڵێکە باش لیژنەیەک بۆ وەربینیکردن و وەرگرتنی بەرایەکان وەکو باسمان کرد مەسەن کۆنمرە ساڵاری خزمەت تەمەن ئەمانە بریتیە لە مەرجەکانی پێشکەشکردن پاشان لیژنەیەکمان دروست کرد بۆ لیژنەی ئامادەکردنی پرسیارەکان و ئەنجامدانی تاقیکردنەوەی تواردەستی زانستی لیژنەی سێهەم هەستان بە ئەژمارکردنی خاڵەکان ئەم سێ لیژنەیە یەک کە تەواوکات لە کۆتاییدا
دەکەوێت ئەو بەڕێزە ئەو خوازیارە دەتوانێت بخوێنێت یان دەدەکە یان مەسەلەن ناتوانێت بخوێنێت. باشە باست لەسەر تەمەن و ئەوانە کرد ئەو مەرجانە چی بوون کە بۆ تەمەن دیاری کرابوون یاخود بۆ ساڵانی خزمەت؟ بەڵێ بەرسبەت ڕێنماکانی کۆن بابەتی پێرار پێش 5 ساڵەوە پێش دەبوایە خوازیار تەمەنی 50 ساڵ زیاتر نەبوایە. ئیم ساڵ خۆشبەختانە بوو 55 ساڵ. ئەگەر هاتوو بەڕێزێک 55 ساڵ زیاتر بوو دەتوانێت بخوێنێت بە شەرتە دەرچێت لە تاقیکردنەوەی توانلیستی زانستی و خاڵبەندەکەشی بەرز بێت دەتوانێت بخوێنێت بە سیستەمی پەرەلەر یعنی هاوتەریب یعنی خۆی پارێکە بات. باشە باست لە ساڵانی خزمەت کرد ئەبێ ئەو کەسەی کە ماستەری هەیە و پێشکەشیەکە بۆ دکتۆرات چەند ساڵ خزمەتی هەبێ ئایا توێژینەوە و لێکۆڵینەوە دەوری هەبووە لەوەی کە ئەم کەسە پێش بخرێت یاخود توانای ئەو بەرزتر ڕابگیرێەوە کورسی پێ ببەخشرێ؟ بەڵێ بەرسبەت ئەو بەڕێزای کە خوازیانی پێشکەش کرد بۆ خوێندە دەبێت بەلایانی کەم بۆ 2 ساڵ خزمەتی هەیبێت پاش ئاخر شەهادەتی پاش وەرگرتنی بەڕانی ماستەر ئەمە یەکێک لە خەڵکردنەکانە. پاشە ئەبێت کۆنمرەکەی هی بەکارەسەکەی لە 60 کەمتر دەبێت هیدی ماستەرەکەشی نابێت لە 70 کەمتر بێت. پاشان دەبێت تەمەنی لە 55 ساڵ زیاتر دەبێت. مەجێکی کەشێک کە زۆر گرنگە دەبێت ئەو بەشە زانستی کە پێشکەشێکیان بەڕێزە بۆ خوێندەکەی دەبێت مەرجیکردنەوەی خوێندی دوکرای تایبێت کە بریتیە لە مەرجی بوونی یەک پرۆفسۆر لەگەڵ 3 پرۆفسۆری یاریدەر. بەڵێ لەو تایبەتمەندی یاخود لەو پرۆفسۆری کە ئەو پێشکەشیەکە بەڵێ ئەگەر نەبوو لە هەرێمی کوردستان و پێویستان پێ بوو لە زانکۆی سلێمانی؟ نەخێر قەزمان ئەو بوو لە بەشە زانستیەکەیە کە پێشکەشی دەکە ئەو بەشە زانستیە کاتێک دەتوانێت دەرگای خوێندن بکاتەوە بۆ دکتۆرا بە شەرتێک ئەو مەرجی تیابێت یعنی ئوستازێک لەگەڵ ئەو مەرجە لە بەشەکەیە. بەڵێ زۆر باشە. دکتۆر هەندێک پرسیارمان بۆ هاتووە بەڵام بەر لەوەی کە قسە لەسەر ئەوە بکەین هەر لە پرسیارەکانە پرسیاری دیکەشەی ئاڕاستی وەزارەتی خوێندنی باڵا ئەکرێ. ئێمە بۆ مەبەستە عەبازەکرەم وتەبێژی وەزارەتی خوێندنی باڵا لە سەریاڵی تەلەفۆن ڕاستەخۆ لەگەڵمانە. کاک عەباس سڵاو لێبێ سوپاس کە لەگەڵمان ئەبیت. چەند پرسیارێکم بۆ هاتووە لە فەیسبوک بەڵام بەر لەوەی کە قسە لەسەر ئەو پرسیارانە بکەین ئەمە بپرسم ئێوە لە وەزارەتی خوێندنی باڵا چۆن چاودێری پرۆسەی وەرگرتنی خوێندکارانتان کردووە بۆ دکتۆرا؟ ئایا ئێوە بە وردی چاودێری هەموو زانکۆکان و پرۆسەکەتان کردووە یاخود ئەمە دراوەتە دەستی زانکۆکان خۆیان؟ بەڵێ زۆر سپاس بۆ تۆ کارارام، زۆر سپاس بۆ میوانەکەشت، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. خۆی لە خۆیدا من ئەگەبێت و باسی ئەسەر ئەوە بکەم خۆت دەزانی ماوەی نزیکەی 5 ساڵە خوێندنی باڵا دکتۆرا لە زانکۆکانی کوردستان ڕاگیرا بوو، بەڵام لەگەڵ داڕشتنەوەی ڕێنمایەکانی خوێندنی باڵا دکتۆرا و هاوکاریکردنی بە استراتیژی بەرنامە و پلانی نوێی وەزارەت جارێکی دیکە وەزارەتی خوێندنی باڵا بە فەرمانێکی وزاری لە 9/8/2015 بەر لەوەی کە ڕێنمایەکە لە مانجی سەدەستبوون بە ئیمزای وەزیری خوێندنی باڵا بڕیاریکردنەوەی خوێندنی باڵا دکتۆرا لە زانکۆکانی هەرێمی کوردستان پەسەند کردووە. بۆ ئەمەش دوای کردنەوەی دەرگای پێشکەشکردن و هەروە ئەندامدانی تاقیکردنەوەی توانستی زانستی 842 پێشکەشکار بەشداران تاقیکردنەوەکان کرد. دواتریش بەگەیشتنی ئەو ناوەکانی پێشکەشکاران بۆ وەزارەت لەوێش لە فەرمانگەی وەزارەت تایبەتمەند پرۆسەی وردبینی و بە دیاریکردنەوە بڵێم وردبینی کردن و بەناوەکان ئەتیان پێکرد. بەوەش جگە لەوەی هەندێک تێبینی هەبوو لەسەر بەشێک لە زانکۆکان و توانێت تێبینیەکان چارەسەر بکرێت ئەو بتواندرا ئەنجامی بەرایی تاقیکردنەوەکانی توانستی خوێندنی باڵاواتە دکتۆرا لە زانکۆکانی هەرێمی کوردستان بۆ ساڵی خوێندنی 2015-2016 دوای 5 ساڵ تەواو بێت و ناوەکان پرسیکران لەو ژمارەیە کە 500 کاندید بوون. بۆ ئەم وەستا تواندرا دوو ڕۆژی ڕابردوو لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بە 6 نووسراوی دیە ئاڕاستەی زانکۆی سەلاحەدین و سلێمانی دووۆک کۆیا سۆرانزا خۆی کرد بۆی ناوەکان بڵاو بکەنەوە و کاری پێویستیان بۆ ئەنجام بدەن. بۆیش دوای بڵاوبوونەوەی ئەنجامبەرەکان لە هەفتەی داهاتووە جارێکی دیکە لە زانکۆکانی هەرێم دەست بە خوێندنی ئەکادمی واتە دکتۆرا دەکرێتەوە. ئەماژە بۆش کراوە ئەو شەژنووسراوە کە هاتووە ماوەی هەفتەیەک دیاری کراوە بۆ تانەگرتن و سکاڵا تۆمارکردن لە ناوەکان هەر کەسێک. باشە من کاک عەباس پێشەوەی ئەوە تاواکەی من پرسیارێکم بۆ هاتووە لەو بارەیەوە ئەمە ئاراستەی هەردووکتان یەکەم دواتر دکتۆر جوابمانەیەتەوە ئیش لە لای خۆیەوە یەنج ساڵح یان یەنگ ساڵح نازانم کامیانە ئەڵێ
سلااو بەڕێزیان بێ زەحمەت لە دکتۆر بپرسە کە ناحەقیەکی زۆری تێدایە ئەو پرۆسەیە PhD تکایە ئێمە پەڵب ئەگرین بەس تکایە سەیری پەڵپەکان بکەن بە لیژنەیەک لەسەر ئاستی وەزارەت و نوێنەری زانکۆکان. ئێوە چ بەڵێنێک بەم ئەوادادەن کە پەڵب ئەگرن کاک عەباس؟ بەڵێ کاگارام خۆی ئێمە هەر پێرش ئاماژەوان بۆی کرد. ئێمە یەک هەفتەمان دیاری کردووە بۆ تانەگرتنی سکاڵا و پەڵپەکان. بەڵام ئەڵێن با جددی بن لە سیرکردنا، دیارە ترسیان هەیە. بەڵێ ئێمە بەڕاستی لەو بابەتەدا ئەمە ئەمڕۆکە ژمارەی بەرچاو لەوانەیە کە داواکاران پێشکەش کردبوو بەشێکی لەوانەی نایان دەرنێتەوە بەشێکی لەوانەی کە ناوێن دەچێت لەو زانکۆیانێک کە بۆ نمونە ڕایان لێنیان پێیان باش نییە سەردانی وەزارەتیان کرد. بەڵام ئێمە ئەومان پێڕاکاندن ئێوان هەفتەیەکیان لە بەردەما هەر ناڕەزایەتیان هەیە یان هەر سکاڵایەکیان لەتوان بیگرن لیژنەی مختصێ دادەنیشی پێداچنیان بۆ دەکاتن ئەگەر نەگەیشتن بە قەناعەت ئەگەر پێیان وا بوو هەر بە مافیان خوراوە یان شتێک کراوە بابێنە وەزارەت ئەمە گیان لێ دەکرێت. بەڵام دڵنیامە لەوەی ئەو ماوەی هەفتەیە دیاری کراوە ئەو ماوەیە زۆر دەتوانن لەو کەسانە یاخود ئەو کەسانەی کە گومانیان هەیە یان بە شێوەکان دەتوانن بڵێم ڕاستینین لە ئەنجامەکان توان ئەم بگەین وەک جنابی دکتۆریش باسی کرد پێشتر خۆی بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستاندا لەسەر بنەمای پێشبڕکێ و خاڵ دکتۆرا لە هەرێمی کوردستان. باشە کاک عەباس پرسیارێکی ترت لێکەم لەبەرەی کاتەکەم کەمە. سەروەر سەعدوڵڵا ئەڵێ سڵاو کاگارام ئەگەر بکرێت پرسیاری ڕاگررتنی پرۆسەی ماستەری لێ بکەیت ئەم هەنگاوی وەزارەت پشتگوێخستنی یەکەمەکانی بەشەکان نییە. ئێوە چێڵەن لە وەزارەت کاک عەباس وە بۆچی ئەم پرۆسەیە دەست پێ ناکەنەوە بە کورتی تکایە؟ سەبارەت بە خوێندنی ماستەر لە هەرێمی کوردستاندا ئێمە وەک سەرەتا باسم کرد 5 ساڵ بۆ خوێندنی دکتۆرا لە هەرێمی کوردستان ڕاگیریا بوو. ئێمە ئەو ساڵەکە لە مانجی سێەوە بگرێت پێشتر دەستمان کرد بە ئامادەکاری بە خۆ ئامادەکردن بۆ ئامادەکردنی ڕێنمایەکانی خوێنی دکتۆرا دوای ئەوەی کە ڕێنمایەکان دەچوو لە وەقاعی کوردستان بڵاو کرایەوە لە دەستگاکانی ڕاگەاندن بڵاو کرایەوە. ئێمە لە سەرەتای ساڵەوە سەرقاڵی خوێنی دکتۆرا بووین مەبەستمان بۆ خوێنی دکتۆرا بە سەرکەوتووی ئەم ساڵەکە ئەنجام بدرێت بە شێوازی ئەنجام بدرێت بۆ خوێندی ماستەر ساڵانە کراوەتەوە. ئەم ساڵەکەش ئێمە تا ئێستا هیچ ڕێنمایەک نەدەچێت بەڵام ڕێنمایەکانی خوێندنی ماستەر لە هەرێمی کوردستان لەژێر دەگاتەکردندایە. وەزارەت بەپێی دیتگا و پلان و بەردەمەکانی خۆی خوێندی ماستەر لە هەرێمی کوردستان واتە یەکەمەکانی بەشەکان ئومێد بکەن لە ئایندە ئەتوانن. من لێرە دەتوانم ئەوە بڵێم ڕێنمایەکانی خوێندنی ماستەر لە هەرێمی کوردستان لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا لەژێر دراستەکردندایە کاتێکم دراستەکردن تەواو بێتن وتر ڕادەگەیاندرێت و بە هەمان شێوەی دکتۆراش دەتوانن خەڵک تەقدیم بکاتەوە داوا پێشکەش بکات و بە سەردین مەرج و ڕێکارە یاساییەکان دەتێپەڕێت. زۆر باشە عەباس ئەکرەم و تەبێژی وەزارەتی خوێندنی باڵا سپاس بۆ بەشداریکردنت. کاک دکتۆرە گەڕێم و لای بەڕێستان ئەو پرسیاری کە پێشتر ئاماژەم پێکرد یۆنگ ساڵح هەڵێ بێ زەحمەت لە دکتۆر بپرسە ناحەقی زۆری تێدایە و پرۆسەی PhD تکایە ئێمە پەڵپەگرین و بە وردی چاودێری بکەن و لیژنەیەک بێ لەسەر ئاستی وەزارەت و زانکۆکان. ئێوە چ بەڵێنێک دەدەن؟ بەڵێ ئێمە هەستان بە دروستکردنی لیژنەیەکی تایبەت بۆ بابەتە کە پێ لیژنەی تانە لە هەموو سکۆڵەکە لیژنەیەکی تایبەت هەیە. دوای ئەوە لە سەرکاتی زانکۆی سلێمانیش لیژنەیەکی تایبەت هەیە کە هەڵەسێ بە چاودێریکردی ئەو پرۆسێسە. هەچ کەس بەڕێزی تانەکەی بەدڵ نەبوو ئەتوانێت دەرگاکەی فسەکی ئێمە کراوەیە بێت ئێمە بۆی چەکەین جایشتر. باشە. شادیات دوو پرسیارێکی ناردووە بە دوو بەش ئەڵێ ئەگەر یەدەک بیت چانسی وەرگرتنێت چەندە و هەروەهاڵێ ئەگەر یەدەک بیت بۆ نمونە لە یاسا بەڵام ئەو بەشە مەقعدەکانی پڕ بوو بێت لە هەمان کاتدا کورسی لە لقی تری هەمان بەش بۆ نمونە یاسای ڕامیاری یاسا و ڕامیاری مابێتەوە. ئایا ئەو یەدەکە ئەو کورسەی بۆ تەرخان ئەکرێت یان نە؟ نەخێر مەرسەد یەدەکەوە بەس لە ئەگەر ڕوونکردنەوەی زیاتر بی لەسەر یەدەک دکتۆر یەدەک مانای چی ئەگەر هاتوو بەسەر بۆ نمونە سێ خوازیار پێشکەشیان کردبوو دوو کەس وەرگیرا بوو یعنی ئەو بەشەکە داوای کردووە کە پێویستی بە دوو کورسیە سێم یەدەکە ئەگەر یەکێ لەو دوو کەسە پەشیمان بۆ توای بچێت جێگاکەیان لە پێچانەوە ناتوانێت ناتوانێت شوێکە پڕکەینەوە. بەڵێ دکتۆر هەندێک زانیاری هەیە ئێوە بۆ سەرپەرشتیکردنی خوێندنی دکتۆرا مامۆستا و کەسانی شارەزا و پسپۆر لە بوارەکە لە دەرەوەی هەرێمی کوردستان ئەهێنن بۆ نمونە لە بەغداوە چەند کەسێک دێن سەرپەرشتی بوارێکی دکتۆرا ئەکەن بەشێکی دکتۆرا ئەکەن بەڵام تەنها کەسێک هەیە ئەو کورسەیە خۆ یەک کەس هەیە کە دکتۆرا ئەخوێنێ لەو مەجاالەیە لەو بوارەیە بۆچی ئێوە کورسەکانتان زیاتر نەکردو بۆی ئێوە مەسرەفەکە هەر ئەکەن
خەڵکی زیاترتان پێ بگات یاخود لەم قەیرانەدا بۆچی بیرتان لە ڕێگە چارەیەکی تر نەکردەوە یاخود ئەم کەسە بچێت لە بەغا بخوێنێ نازانم جۆرێک لە چارەسەرکردن بۆ ئەم بابەتامە بۆتە گلەیی لە هەندێک لە لای ئەو کەسانی کە کورسیان خۆیان پێشنیار کردبوو بۆ خوێندنی دکتۆرە. بەڵێ ئێمە تا بتوانین سەرپێشتیان لە لای خۆمان بێ باشترە لە زاکۆی خۆمانگە لە زاکۆی خۆمان نەبووە ساکاشی بۆ زاکانی تری هەرێمی کوردستان ئەگەر بوارێکی زۆر دەگمەن بوو توانیمان بەڕێزە بین لە بەخاو یانە شایشتری ترە هەرێمی کوردستان دەتوانین بێ بە ئەگەر بوارەکە زۆر ورد بوو پێویست بوو. بەڵام بۆچی یەک کەس تەنها ئەو بوارە بخوێنێ بۆچی 4 کەس ئێوە کاندید ناکەن و 4 پسپۆرمان هەبێ پسپۆریمان هەبێ لەو بارەیە باشتر ئەو پرۆسەسە ئەو ئاسان نییە بچین 4 پرۆفسۆر بێنین لە نەک 4 پرۆفیسۆر بێنن 4 کەسی خوێندکاری خۆمان ماستەری هەڵبێت لە بڕوانامەی ماستەری هەبێت لە زانکۆکانی هەرێمی کوردستان و 4 پێ بگێنن پرسیارەکە ئەوەی ڕەنگە ئەو کەسێک ئێشتا بەکار کە سەرپەرشتیارەکە بتە ناتوانێت سەرپەرشتیاری یەکێ بکەیان دوام بکات لەوە ناتوانێت. باشە دکتۆر من هەر لە ئامادەکردنی ئەم بەرنامەیە گلەیەکی تر هەبوو کە بۆیە ئاراستی ئێوەی بکەم ئەویش ئەوەیە کە زیاتر گرنگیتان بۆ کەسانە داوە کە لە زانکۆی سلێمانی ماستەریان هەیە. نەخێر بەسبەت ئێمەوە زۆرینەی ئەو کەسانی کە وەرگیراون لە دکتۆرا لە زانکۆی سلێمانی نەخێر پرۆسەسەکەی ئێمە زۆر شەفافە ئێمە بەنسبەت کە گەشتارمان بۆ کرد 340 خوازیار پێشکەشی کردووە لەو 340 خوازیارە 228 کەس وەرگیراوە لەو 228 30 خوازیاری کورسی دابینکراوە بە زانکۆیانی تری هەرێمی کوردستان وەکو چەرمۆ وەکو گەرمیان لە 228 کورسی 30 کورسی بەڵێ کەم نییە ئەم ڕێژەیە هەز ناکەن کە ئەمە غەفلە لە 30 کورسی بەڵێ 30 کورسی کەم نییە لەو ڕێژە زۆرە هەز ناکەن غەدرتان لە زانکۆکانی دیکە کردوێ بڵێمچی خەدر نییە بەس ئیمکاناتی ماوە بۆ بەڕاستی مەسەن بۆ نمونە بە خوازیارانی پارێزگای کەرکووک 6 کورسیمان دابین کردووە ڕێگە زانکۆیانی تر لەوە کەمتر بێت زۆر. باشە دکتۆر دوا پرسیارم لەگەڵ بەڕێستا هەرچەنە لە پرسیارەکانی فەیسبووکیشمانە هەبوو کە قسەکردن بوو لەسەر پرۆسەی خوێندنی ماستەر ئێوە لە زانکۆی سلێمانی من باس ئەەکەم پێویستان بە کەسانی هەڵگری بڕوانامەی ماستەر هەیە لە بوارە جیاوازەکان تاوەکو داوا بکەن ئێوە وەکو زانکۆی سلێمانی کە ئەو پرۆسەیە بکرێتەوە خێرای تیا بکرێت پەلیتیا بکرێت. پرۆسی خوێندن لە زانکۆکانی دنیاە پرۆسەسێکی بەردەوامە دائما لە کاتی تازەکردنەوەیە یعنی نوێکردنەوە هەیە دائما تۆ پێویستت بە ماستەر هەیە بە دکتۆرە هەیە بە کارۆس هەیە لەبەرەوە پێویستمان پێیتی بەڵێ. باشە دکتۆر خەسرە عەبدوڵڵا یاریدەری سەرۆکی زانکۆی سلێمانی و کاروباری زانستی و خوێندنی باڵا سپاس بۆ بەشداریکردنت سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان. بەڵێ وەکو ئاماژەم پێکرد ئێمە 2 تەوەرمان هەیە و 2 تەوەر گفتوگۆی لەسەرەکەین تەوەرێکمان وەکو لەگەڵ دکتۆر خەسرەوە گفتوگۆمان لەسەر کرد و هەروە لەگەڵ عەباس ئەکرەم و تەبێژی وەزارەتی خوێندنی باڵا